هەر لەگەڵ درێژەی ئەوەی کە لە سەرەتاوە لەگەڵ هاوکارم سەحەر باسمان لە بەدەستێنانی ئەو خەڵاتەکە کە دەستگای میدیای کورسات بەدەستهێنەوە لەلایەن ڕامە ئەنجنسیەوە کە ئەمەش بۆ خۆی لە خۆیان لە کۆی گشتی ئەو ڕاپرسی کە کراوە و لە بڵاوکردنەوەی ئەو پێچ هزار فۆرمای توانوێتی بەپێی ئەو لیفلانەی کە داپەشکرا بوو بەسەر کەناڵەکەی توانێتی و ئاستە باشە پێشکەش بکە. ئەمە ویسمان زیاتر گفتوگۆ لەسەر هەم کورسات بکەین، هەم لەسەر ئەم خەڵاتە بکەین، هەم لەسەر ئەوە بکەین کە چۆن ئەبێ ئێمە بە شێوازێکی باش وەکو دەستگایەکی میدیایی خزمەت بە دابوونەریت و کەلتور و کۆمەلگا بکەین لە خزمەتی 24 ساڵەمانە بۆ چوونی تەواوی ئەو دام و دەستگا حکمیانە چۆن بۆ لەسەر کورسات و ڕۆژنامەنووسان بۆ چوونیان چی بۆ لەسەر کورسات و ئەو کەسانی کە توانیانە لە بواری میدیا و ڕاگەیاندنە کات بکەن بۆ چوونیان چی بۆ لە کورساتە. ئێمە ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری زۆر بەڕێز کاکشیروان ئەوڵامان کردووە بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندنی چاپ بڵاوبنەوە کە ئێستا ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە جابر لێ بچمە لای کاکشیروان با لێرەشەوە بیرمانەچێ. سپاس بۆ تەواوی هاوکارانمان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بۆ ستافە جوانەی کە هەمیشە ئەوانیش لەگەڵ ئێمە خزمەتیان کردووە. سپاس بۆ تەواوی هەموو پەیامنێران و وێنەگرانەکانمانەکەین لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و لە دەریشەوە کە خزمەتیان بە کورسات گەیاند و توانیویانە هەمیشە پەیامەکانی ناوچەکان بەبێ جیاوازی لەم کەناڵەوە بگەێنن. ئێمە دەستخۆشی لە هەمیانەکەین. ئەنجا چمە لای کاکشیروان. کاکشیروان سڵاو لێبێ و بەیانی باش. بەیانی باش کاک سەرکۆ، زۆر سپاس. بەیانی خۆت و سەحەرخانیش باش بێ و بەیانی بینەرانیش باش. زۆر سپاس بۆ تۆ. هەموو لایەک ڕۆژێکی خۆش و باشتان هەبێت. زۆر سپاس مەمنون. کاکشیروان با بزانین بەڕێستان بۆ چوونتان لەسەر کورسات چییە؟ با سەرەتا لەوە دەست پێ بکەیت. بەڵێ کورسات پێناسەکەی لای ئێمە ئەوەیە کە کەناڵێکی پرۆفیشناڵی سەرکەوت و پڕبینەرە کە جێگای دەستخۆشیە بەڕاستی پابەندی هەموو یاسا و ڕێکارەکان بووە، هەم لە ڕووی پیشەیی هەم لە ڕووی یاساییەکەی کە ئەمە جێگای دەستخۆشیە لەم بارودۆخەی کە میدیاکان تێکەوتون. کورسات لەم شوێنە ماوەتەوە کە هەم پرۆفیشناڵی خۆی هەم شێوازە یاساوی پیشەیەکەی خۆی زۆر بە باشی پاراستووە و پێم وایە بینەرێکی زۆری لە خۆ کردوێتەوە و تا ئێستاش بەردەوامە. جا کاک شیروان لەسەر با بڵین کەناڵی کورسات و خزمەتەکەی بەڕێزت ئاگادار هەیت کە ڕاپرسیەک ئەنجام دراوە و لە کۆتاییشتا ئەنجامەکان وایان دەرخستووە کە بینەران کورساتیان بە باشترین کەناڵ لە بواری گشتیدا هەڵبژاردووە. ئەم ڕاپرسیە کە بەڕێزت لانێت تا ڕادەیەکی زۆر بە وردەکاری و ئاگاداری پرسیارەکان و شێوازی دابشکردن و بڵاوکردنەوەیان نبیت تا چەند بە ڕاپرسیەکی تەواوی ئەزانێت بەوەی کە ئەنجامێک بێت کە پشتی پێ ببەسرێت. بەڵێ سەحەرخان ڕێکخراوی ڕامە ئەجێنسی ڕێکخراوێکی خۆکردە کۆمەڵێک گەنجی بەتوانە کە هەم لە ڕووی پیشەی هەم لە ڕووی یاسایی خەڵکی جۆرە زۆری تێدایە و ماوەیە کە دەستیان داوەتە ئەوە چەند ساڵێکە کە بەڕاستی ڕاپرسی لە هەموو بوارەکان دەکەنەوە. یەکێک لەو بوارانەی کە دەستیان داوەتێ ڕاپرسیە لە بواری میدیا و هەڵسەنگاندنی کەناڵەکان و ڕێکخراوەکانی ببورن کۆمپانیەکانی بواری میدیا کە بە ناڕاستەوخۆ ڕاوێژیان هەیە لەگەڵ ئێمە. بەڕاستی ئێمە پێشەوەی ڕاپرسیەکە بکەن چوینە بنج و بنەوانی ئەو شێوازی ڕاپرسیەکە دەکەین بۆی دڵنیابینەوە لێ کە کارەکەیان هەم شێوازێکی بێلایەنەیە هەم شێوازێکی پیشەیانەیە و ئێمە بەنیاز بووین پرۆژەیەکمان هەبوو لەگەڵ ڕامە ئەجێنسی کە ئەمە بکەین بە کارێکی هاوبەش لەگەڵ حکوومەت، بەڵام جارە پێمان باش بوو چەند کارێک بکرد بەوەی کارەکانی خۆیان بێلایەنانە ئەنجام بدەن و ئێمەش هەڵسەنگانی خۆمان بکەین بۆ کارەکانیان و وەک دەبینین بەڕاستی لەم چەند ساڵە بە شێوەیەکی باش یعنی ئەوەی کە ئێمە چوینە بنج و بنەوانی ڕاپرسێکی ڕاستەقینەیان کردووە و پرسوڕایان بە خەڵک کردووە
فۆرمیان دابش کردووە هەموو شەریعەکانیان لەبەرچاو گرتووە دیارە ئەو نەتیجەی کە دەستکەوتوێتەوە ئەنجامی ڕاستەقینەیە کە کورسات وەکو من لە سەرەتادا باسم کرد هەم لە ڕووی ناوەڕۆک و بەرنامە و پەیامیەوە و هەم لە ڕووە پرۆفیشناڵ و یاساییەکەوە توانیوێتی لە ڕیزبەندی پێشەوەی کەناڵەکاندا خۆی ببینێتەوە کە ئەمە بەڕاستی جێگای خۆشحاڵی هەموو لایەکمانەوە ئەمە پیرۆزبایی دەکەین و هیوادارین کورسات هەمیشە لە لیستەکان بێ و لە کەناڵە سەرکەوتوەکان و لە پێشەوەی هەموو کەناڵەکان بێ. دەست خۆشکا شیروان با باسێکیەوە بکەین کە هەمیشە یەکێ لەو ڕێچکە گرنگانەی کە کورسات هەمیشە گرنگی پێەیە و بەردەوامیشە لەسەری کە سەکویەک بووە بۆ ڕنگ و دەنگی تەواوی خەڵکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە شێوازێکی گشتیش بڵێن کە بۆ یەکبوونی نەتەوەیەتی لەم شێواز و لەم ڕێچکەیە تا چەند ئێوە توانیوتانێک بۆ نمونە وەکو بینەرێک وەکو ئاگاداربوونێک وەکەوەی کە بینیوتانە لە کار و چالاکیەکانیا تا چەند کورسات توانوێتی ئەم ڕێچکەیە پەیڕەو بکات و بتوانێت کار لەسەر نەتەوەی کورد بکات لە هەر چوار پارچەی کوردستانە. کاک سەرکۆ سەرەتا کورسات کە دامەزرا من لە بیرمە لە سەرەتاکانی دامەزراندنیەوە بوو کە پەیامێک بێ بۆ منداڵانی کورد بۆ خەڵکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە وڵاتانی دەرەوە پێم وایە هەر لە سەرەتاوە توانی ئەو پەیامە بە شێوەیەکی باش بگەێنێ و بەردەوام بێ لەسەری و من هەرچیەک برێم ناگاتەوەی کە ئەم ڕاپرسیە نەتیجەی ئەو ڕاپرسیە ڕای زۆرینەی خەڵکی بینەرە ئەوانەی کە سەیری کورسات دەکەن و زۆرترین بینەر کە سەیری کورساتی کردیە لە بابرێن لە ئاستی کەناڵەکانی تر لە ڕیزی پێشەوە بۆ لەوەی کە بینەری زۆر بووە و هەڵبژاردننی کەناڵ لەو سەردەمەدا دیارە کۆمەڵێک بنەمای تێدایە کە توانیوێتی لەسەر هەموو ئاستەکان خزمەتی پێویست بکاتن و بە تایبەتی بۆ بابرێن پەیامی بەرزکردنەوەی هەستی هۆشیاری و نەتەوەی لای بینەری کورد لای منداڵان لای گەنج بە تایبەتی کە ئەمە جێگای دەستخۆشیە بەڕاستی من وەکو خۆم پێم وایە پەیامی کورسات پەیامێکی کوردانەیە و پەیامێکی زۆر پیشەیانەیە و لە ڕووی یاساییشەوە ئەگەر من بە حکمی ئەوەی لە وەزارەتی ڕۆشنبیری و لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیاندن بەردەوام چاومان لەسەر ئەوەیە کەناڵانە لەکوێ خوڕوقاتێکە بێ من پێم وایە کورسات لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئەو دەقەیە هیچ ئاگدارکردنەوە چی نەبووە لەسەر هیچ پەیامێکە لە ئاستی پیشەی خۆی لای دابی کە ئەمە جێگای دەستخۆشی و جێگای سوپاسە بەڕاستی. زۆر باش جا کاک شیروان یەکێک لەو خاڵانەی کە هەمیشە بینەرانمان وتویانە شایەتیانداوە ئەوە بووە کە کورسات و کەناڵە بووە کە لە هەموو بەرنامەکانیا ئەمەی ڕەچاو کردووە کاتێک مناڵێک لەگەڵ دایکێک باوکێک دانیشێ دایک و باوکەکە بێخەمە ئەزانێت ئەتوانێت متمانە بەو بەرنامەیە بکات و بێخەم کنترۆڵەکە بەردەوام بەدەستیەوە نەبێ ئەینەکە ئێستا ناچار بێ بیگۆڕێ بەڕێزت لا دوایە ئەم تایبەتمەندیە لە کەناڵێکە بێت کە ماڵی هەموو کوردێک وەکو میوانی خۆی ئەوی وەرگرتووە تا چەند ئەبێت لە نەمەکی کارکردنیا بەردەوام ببینرێت و ئەمە هەبێ. من وەکو باسم کرد بەڕاستی کورسات لە ناوەڕۆک لە پەیامەکان لە بەرنامەکان پێم وایە لەسەر هەموو ئاستەکان توانیوێتی تا ڕاددەچی زۆر باش یعنی ئەو پێویستیانە پڕ بکاتەوە کە کۆمەلگا پێویستەتی لەسەر ئاستی هەموو شەریعەکانی کە هەیە جا بە تایبەتی بۆ منداڵ پێم وایە وەکو باسم کرد لە سەرەتای دامەزراندنیەوە پەیامی جوانی هەبووە پەیامی باشی هەبووە بۆ پێگەیاندنی منداڵ بۆ خێزان بۆ نەتەوە بۆ هەموو لەسەر هەموو ئاستەکان لەبەرەوە
وەکو باسم کرد ینی دید و بۆ چووی من هەرچیەک بێ ناگاتە ئەو ڕاپرسیە کە خەڵک بە زۆرینە کەناڵێک هەر بژێرن لەو بابرێن تەنگژە میدیایی ئێستا هەیە لەو هەموو زۆری بۆری ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان نزیکەی 180 کەناڵ هەیە و نزیکەی 38 کەناڵی بابرین ئاسمانی هەیە و سۆشیال میدیا ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەیە وێبتیڤەکان لە ناو سۆشیال میدیا ئەوانە بە شێوەیەکی بەرچاو ژمارەیەکی زۆر هەن کاتێک کە کەناڵێک دەبێتە پڕبینەرترین کەناڵ و دەچێتە ریزی پێشەوەی هەموو کەناڵەکان پێم وایە توانیوێتی پەیامی خۆی بە شێوەیەکی باش ئاراستە بکە و هەموو بوارەکان بگرێتەوە بۆیە چۆتە ئاستە زۆر باشە. کاشیروان باسێکیەوە بکەین کە هەمیشە کورسات پارێزگاری لەوە کردووە کە هیچ فشارێک و ئەوەی کە ئێستا لە تۆڕە کۆمەڵاتەکان و لە سۆشیال میدیایە کە کۆمەڵێک بابەتینە ڕاست ئەخەنە ڕوو ئەمە کاریگەری لەسەر استراتیژی کورسات بەجێبێڵێ بە پێچوانەوە کورسات هەمیشە کاری لەسەرەوە کردووە کە بە ڕێگایەکی ئەرێنی تر لە ناو کۆمەلگایە کاری خۆی بکات و پەیامەکان بەڕاستی و دروستی بگەێنێ ئەمە تا چەند وای کردووە کە ببێتە جێی متمانەی بینەرەکانی و بتوانێ ببێتە خاوەنی ئەم خەڵاتانە بە بۆچوونی بەڕێزدا. پابندبوون بە بنەما پیشەییەکان ینی کارێکی گرنگە بەوەی هەموو کەناڵێک پابندی بیتن و بتوانێت لە کاتی پێویست پەیامی ڕاست و ڕەوان بدە بە خەڵک. ئەم شێوازی کارکردنەی کورسات لە پەیامەکانی زۆرجار لە تەنگژەی سیاسی زۆر گەورە یان لە هەندێک قەزیەی زۆر گەورە کە لە هەرێمی کوردستان هەبووە بەڵام کورسات لە ئاستی پیشەی خۆی لای نەداوە لایەنگری نەکردووە بۆ هیچ لایەنێک یان بۆ هیچ شتێک پەیامەکەی خۆی نەگۆڕیوە و خۆی نەداوە لە قەرەی هەندێک بابەتی لاوەچی کە ئێستا بەڕاستی هەندێک میدیا دەستیان داوەتێ ئەمانە پێم وایە هەمووی پێوەرن بۆەوەی خەڵک لە هەڵسەنگاندنەکانی خۆیان بتوانن کە ئەم کەناڵە جیا بکەنەوە لەگەڵ کەناڵە چتر بۆیە من پێم وایە کورسات زۆر جیاوازتر بووە لە هەموو ئەو کەناڵانەی کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان یان لەسەر ئاستی کوردستانی گەورە پەیامیان هەبووە و پەیامەکانی هەم پیشەییانە هەم یاساییانە و هەم بابرین لە تید و بۆچینی خەڵک لە ئاستی پێویست بووە کە خەڵک تامەزرۆی پەیامەکانی بی و جۆ لێرا بگری و بینەری بێت. ئێمە دەستخۆشیت لەکەین زۆر سپاس بۆ تۆ کاک شیروان کە ئەمڕۆ ڕاستە خۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵ ئێمە بوویت و ڕاو بۆچوونی خۆت بووت وەکو بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوە سپاس بۆ ئامادەبوونێ سپاس بۆی کە لەسەر کورساتیش بەم شێوازە دوایت و باسی ئەو متمانەیەت کرد کە بەدەستی هێناوە دووبارە سپاس بۆ تۆ.